لەش لەگەڵ خۆتا ئەبەی وەڕۆی و جێمەهێڵی بۆ سبەی ئەم دڵادی لەش لەگەڵ خۆتا ئەبەی چی ئەمێنێ بۆ منیش داردا سەری چۆنی تر ناگریم لەبەر بێ قەوسەری چی ئەمێنێ بۆ منیش داردا سەری چۆنی تر ناگریم لەبەر بێ قەوسەری ئەی پەری هەر شیوان و ئاخ و ژانە یادگاریم ئەخ چەند تاڵک و ژینی کورتی دڵداریم هەر شیوان و ئاخ و ژانە یادگاریم ئەخ چەند تاڵک و ژینی کورتی دڵداریم ئەم دڵادی لەش لەگەڵ خۆتا ئەبەی وەڕۆی و جێمەهێڵی بۆ سبەی ئەم دڵادی لەش لەگەڵ خۆتا ئەبەی چی ئەمێنێ بۆ منیش داردا سەری چۆنی تر ناگریم لەبەر بێ قەوسەری چی ئەمێنێ بۆ منیش داردا سەری چۆنی تر ناگریم لەبەر بێ قەوسەری ئەی پەری هەر شیوان و ئاخ و ژانە یادگاریم ئەخ چەند تاڵک و ژینی کورتی دڵداریم هەر شیوان و ئاخ و ژانە یادگاریم ئەخ چەند تاڵک و ژینی کورتی دڵداریم وەڕۆی و جێمەهێڵی بۆ سبەی ئەم دڵادی لەش لەگەڵ خۆتا ئەبەی وەڕۆی و جێمەهێڵی بۆ سبەی ئەم دڵادی لەش لەگەڵ خۆتا ئەبەی چی ئەمێنێ بۆ منیش داردا سەری چۆنی تر ناگریم لەبەر بێ قەوسەری چی ئەمێنێ بۆ منیش داردا سەری چۆنی تر ناگریم لەبەر بێ قەوسەری ئەی پەری هەر شیوان و ئاخ و ژانە یادگاریم ئەخ چەند تاڵک و ژینی کورتی دڵداریم هەر شیوان و ئاخ و ژانە یادگاریم ئەخ چەند تاڵک و ژینی کورتی دڵداریم